ولی تماشاوان جان بحث روشان که یا ولات خوب کن بگمان هند بین عراق به همو فشاران آنکو همو ریان بکارتین جبکو فشاری لهرما کردستان بکه هرما کردستان لقالب بده وی ازمونی بگمان پریشان بکه لاواز بکه ایفلیج بکه اول کو جسرن جنک تنی سیاسی برکو جاده کردستانی جا مهایدارن کل بغداد چته مشاندن اوین دوهید گوتن بلا حکومت هرما کردستان هر تشته بکه نفت جرادز بکه و بغداد باش بلی او جیکر بغداد خرابتر بویه gelek tuntur و دجوارتر بویه نک باش بویه دکتور کامران صالحی ما مستعزانی گیو شروع بکاری سیاسی او لهولیر میوانه منه دکتور ام کاتو باش لا چارچوی استای عراق دا خود ازانی دستور هيا یاسا هيا ریکودن سیاسی کان هيا بلام اوی لواقع دبینه روش بروش بغداد بمنتره بلا برانبری کردستان لقالب دا پرزگیری کو کشه جدی بود دروسکا ام فرمی استال عراق دا گذاره پیوسته چون پیشبینی بکره للیان کردوا يعني او هلو استا بغاها تشتكي نامو نية يعني من دبينم هيك هالقورينك نبوه نلا فكري سياسي ولا عقلي سياسي او بارتياني و استد صلاتيان بدستويا او بارتياني لكاتي خويوش كبابين الاوبوزيسيون بون برامبر كرد هروا بيريان دكردوا يعني بيريان زور تسكبو وزور بيان بيريكي زور شوفيني بو بلان جار بجار نرميان لخواست يعني برامبر كرد لبر اوي خوان بهز نبون يعني مترسيه كان لسردا يعني اگر بقرينوا ميجوي اوبوزيسيون او كونفرانساني كردوتي كمان زور بشدار بو متياي لفيينا ولا صلاح الدين بو نيويورك بو لندن بو يعني دانيا بو دانانا هرب فيدراليش دانانا برا لبن فشاركي زور بو نوها وبيماني وامانه دانيا دانا بس واديار بو يكو بلاند يعني بو امروج بيري انا كردو كروج بروش كبتوانن يعني بابلين صلاه قواري كردستان تسب كنوا ولناوي بدن فلبر اوا اما يعني ابيك كرد استبير او نكين وبوا ما كر ووا نكر استتيب كين يعني ابي او برساره ما لبيش بله دكتور البته مش برسيكي جديه بيوستا مش بقوتري من دبينم هيرشي قورايا سر قواري كرد يعني خط اصاني العراق ناكوكي زور جديه هي لبيني هذا سياسه كان العراق هذا قدنق نختبر برسكيتو جمله نيه براستي بله كدر دنجي من شعبك ابو دكتور يتر بله دكتور اسا دنجي مدت دنجي مباشا دي بزور بابا كزيدك زور هنا بدا خويتر ناسانم برحال دكتور ما بس ما وابو آية فعلا دا صلاتي يستي عراق واندا دا صلاتي كي بهزة كي بتواني تريمي كردستان وقوارة دستوركي لقال بدا خباتي صدان صالي خلقي كردستان بقمان قرباني داني صدان هزار شهيد بنادي دا بكريت ام ملتا بستاتو بكا بإرادة بكا يعني اوندا اوان بهزن بتابتي اذا كان چارچوي هاو بندي خط زاني ناكو كي سياسي قول بينان دايا يعني وكو شاخي بفرينا لبغداوايا ان سركرداتي سياسي كردستان نيتواني واستغلالي او ناكو كي او دوبركي نامال يان بكات كبتوانت زياتر تعامل بكادك بشويك واقعيانا نو وقت باك نابيه بس امانه ايمه تشيبكين يعني اما برانبريان استحاليا تشيبكين شوكا او مترسيجي قوراما للسرا او مسليش كشيء او نيه بلين لقر بارتي هيان بين لقر حكومات مسألة توايتيه لقر حمو مسائل ملتي كرده فابي يعني اما ليره بابلين استراتيجيه كي باش ما نهبه يعني هذا كردي كان واز لو ناكوكي بين خوان بينن يعني خلق بزار بلو ناكوكي او ناكوكي سود نابين بكس وابينم اوي سرك وزيران كردي كداوي كردو حمو بارتي هذا سياسي كان كوبنا زور شتكي باشا بلان او بارتي انا ابي سر استي سركردايتي قردوبن واستراتيجيه كي تازه دا بريجن برامبر شي بكري باشا وابي علماء بيان دربكن زور بهزب برامبر بغداد و اول نشان بدن كايما كرد لو مسائلنا حموي قرتوين وخلافات مع السرنيه دومين لبان اوش ابي هول بدين لقر او هو بايماني انا مان دوباره بيان نشان دين ولقر ملتكي خمانش راستو غوبين بلين اما كشكانا
دوایە بە بیر بکەینەوە یعنی هەنگاوی دیکە چیە ئێمە ناتوانین حتا هەتایە وا بڕۆین لەگەر ئەوان و هەموو ڕۆژە فێڵمان لێ بکەن و بە یاسا بێ و غەیرێ من نالێم خۆمان هەڵە هەڵەمان نییە هەڵەمان کردووە لە یاسا بەڵام ئەوەی ئەوان دەیکەن زۆر ئەوەیە و مەبەستی پاکیان نییە ئەوان دەیانەوێ بمان خینکێن ئستا ئابووری با بڵێن سربەخۆیان لێمان سەنۆتەوە نەوتی خۆمانە و نەوتەکان لە دەستمان سەنۆتەوە و تا ئێستا سنوورێکیان بۆ کوردستان نە فیدراالیت لەسەر دوو ئەو ئەساسەیە سربەخۆی ئابووری و سنوور و هیچیان جێبەجێ نەکردووە یعنی هەموو دەڕۆنە محکەمە لەسەر بەعز قەزەهەیە کە ئەوە نایەنێ یعنی دیارە محکەمەی فیدراالیش ینی با بڵێن بەدەستی خۆیانە چۆن دەیجولێننەوە بەڵام دەگەڕێینەوە ئێمە چی بکەین یعنی پرسیارەکە ئەوەی باس ئەوە نەکەین دکتۆر کەواتە ئێمە چی بکەین واتە کورد چی بکە سەرکردایەتی سیاسی کوردستان چی بکە هیچ وەرەقەیەکی زەختی بەقوت لە دەستیاندا هەیە کە بتوانن بەغدا ستۆپی بە بەغدا بکەن وەرەقە زەختەکە خۆمانین ئەگەر ئێمە خۆمان یەک بین کەس زەفەرمان پێ نابە بەڵام من بەداخەوە ئەبینە سەنگەر لە یەکتری دەگەینن یعنی سێری کەناڵەکان بکە هەندێک کەنال هەر گاڵتە دەکا یعنی ئەمە لەن دانستۆنمان کردووە بەغاواکە گاڵتە دەکا ڕۆژ ژمارەیە دیکە نیشارە لە بە خەڵکەکە یعنی چاوەشەیە دروستەکە لەم ناوە ئەبێ یعنی لە هەموو کەسێگردەوە بین وەلەگەر میلەتش بڵێن ئێمە ئەمەمان کردووە لە بەغدا ئەمە کراوە حیزبە کوردیەکان ئێوە لێرە هەڵوێستان چییە ئەبێ یەک هەڵوێست بێ ئەوە زۆر بەقووە دومین هاوپەیمانەکان سێمین محاولە بکەین یعنی ئەو پەیوەندیانەمان لەگەر تورکیا و ئێران هەیە باشی کەینەوە چونکە مەزدەری قەراری عێراق ئەمڕۆ لە ئێرانەوەیە هەوڵ بدەین یعنی چیانەوێ بزانین ئەمانە چیانەوێ لە ئێمە و ئەگەر هیچ نەما هیچ پێویست نییە ئێمە هەموو ڕۆ دانوستان بکەین و بڕۆینە بەغا و بێین و خۆمان هەڵبخەڵەتێنی ئەبێ هەڵوێستێکمان هەبێ یان ئەم هەموو پرۆسس سیاسیمانە ناوێ یعنی ئەوان ئێمەیان دانەوە هاوبەشین لەگەریان هاوبەش وابێ شەریک وا ئەبێ یعنی تو هەموو ڕۆژە غەدرم لێ دەکەی یان ئەم پرۆسس سیاسی ئێمە بۆ بەشدار بووینە یعنی بەناو سەر و کۆمار لە ئێمەیە و فڵان وەزیر و فڵان بەڵام بیتە سەر فعلی خۆیان بەریار دەدەن و خۆیان بریارەکان جێبەجێەکەنە سەرمان یعنی ئستا وای لێ هاتووە دژمنایەتیەمان لەگەرەکەن بەڵام لەبان ئەوە ئێمە هەر ئاشتی خوازین و بەڕێگای ئاشتی هەوڵ بدەین بزانین چۆن چارەسەرێک بۆ بکێشێ دۆزینەوە ولی دکتۆر بە تایبەتی پێشاتەکانی شاری کەرکووکی لەم کوتایەیە کە بینی بێتی تعاملی هێزە عێراقیەکان لەگەڵ خۆ پیشاندارە کوردەکان و لەگەڵ ئەوانی تر چۆن بووە و بەکارێنانی جارێکی دیکە هێز و شەهیدکردنی هاوڵاتیانی کورد لەسەر کەلیمە تێنەگەیم چی دەلی دووبارەی کەرەوە بێ زەحمەت بەڵێ وتم تووتی پارتە ئەحزابی کوردی ینی پێویستە نەخشە ڕێگایەکی نیشتیمانی هەبێ ستراتیجێک هەبێ هەر شتێکی دیکە بێ بچینێتی تعاملکردن لەگەڵ ئەو تەحەدیە مەترسیانەیە کە بەغدا لە بەغدا و ڕووپڕە هەرێمی کوردستان بێتەوە خۆشیان باز دەکەن کەواتە هەر هێزێکی سیاسی پابەندی بەرژەوەندەکانی نیشتیمان نەبێ نایەتە ژێر ڕکیفی ئەوەی کە بەرژەوەندەکانی گەل و وڵات لە سەروی بەرژەوەندی تایبەتەکانی خۆیە بێ پێویستە چۆن پۆلێن بکرێ ئەکەوێتە ژێر چ بەرپرسیارەتێکەوە نازانم یعنی ئێمە هەمووی لێ پرسیاوین یعنی ئەوە نییە مەسەلەکە کێشەیەک یەک کەس بێ یان حیزبیان یان دوان بێ ئەمە کێشەیەکی هەموو کوردە نیشتیمانە یعنی پلانەکە دیارە ئەوانە ئەیانەوێ یعنی هەنگاو بە هەنگاو دەسەڵاتی کورد بەرکو هەرێمەکە هەڵوەشێنەوە بەڵام تەمان بۆیان ناکرێ ینی بۆیان ناکرێ ئەوە مادەیەکی لە دەستور چەسپاوە بەڵام هەوڵەکەیان ئەوەیە هەوڵەکەیانش ئەوەیە ناکۆکی ڕۆژ بە ڕۆژ دروستکەن دەبینی خۆمان ئێمە ئەبێ زیرەکتر بین یعنی من ئەبینم ئستا هەموو پارتە کوردەکان لە پێش پرسیارێکی نیشتیمانین چی بکەین ئەبێ یەک بگرین ئەبێ یەک هەڵوێستمان هەبێ ئەبێ یەک استراتیجیمان هەبێ واز لەوە بێنین هەر ڕخنە لە یەکتری و چەقوە لە یەکتری دانن ئەوە کاتی ئەوە نەمایەت ئێمە هەمووی لە ناو یەک پاپۆرین دوای هەمومان بە یەکەوە دەخینکەین و دوای گلەیی لە یەکتریەکەین بەڵێ کەواتە لەم چارچێوەیە هیچ هێزێ قازانج ناکات ئەگەر چەند لە بەغدا بێ و بەغدا مڕعاتی بکە و مجاملە بکەوە هەموو باوەشکردنەوە بوو سەرانی بەغدا و سەرانەی بە تایبەتی هەندێکیان کە زۆر توندن بەرامبەر هەرێمی کوردستان کەواتە لەم معادلەیە هەر هەمویان دەدۆڕێن ئەگەر ڕەوشەکە زیاتر مەترسیدار بێ وایە خۆ بەغدا مجاملە لەگەر ئێماکە ئێمە زیاتر مجاملە لەگەریان دەکەین یعنی ئێمە وەفدەکان دەڕوا و دێ وەفدەکە خۆمان قساکە من یەک گوێم لێ نەبوو لەوانی بەغدا چی دەلێن
ئەوان بێدەنگن بەس ئێمە دەینەوە جار بەجار پۆزتیڤین و وایە ئەوە آخر جار گوێم لێبوو کە کۆنفرانسێکیان کرد باسەوەیان کرد کە یعنی فێڵمان لێەکەن وامان لێ دەکەن ئێمە دەزانین حتا کە بوجەکە دانرا ئەو بوجەیە دانراوە ئەوە هەر دژی کووردە هەمووی دژی کووردە بەڵام لەبان ئەوە ئێمە قایل بوومین ئێمە بدین پابندین بەس کێ پابند نییە ئەوان پابند نین یعنی ئەتوانین ئێمە ئێستا حالیان ئێمەش داوایە بکەین لە محکمەی فیدرالی بڵین بەغا ئەوە پابند نییە نەبەوە پابندە نەبە مادەی 140 پابندە و سەدگەی خوڕوقاتی خۆیان هەیە یعنی با ئێمەش بە یاسایی هەندێک شت بکەین بەڵام وتم شتەکە ئەسڵەکە دەگەڕێتەوە سەر خۆمان ئێمەی کورد بە تایبەتی پارتە سەرۆکیەکان پارتی و یەکێتی یەک هەڵوێستیان نەبێ یەک استراتیژیەکیان نەبێ ئێمە ناتوانین هیچ شتێ بکەین. بەێ بەهیوا سەرنجی تو گەشتی بە کەسێکی ئەکادمی و خاوەن تەجروبەش لە معارضە عێراقی وەکو تو باست کرد تا ئێستا کە عەقڵیەتی ئەمە ئێستا ئیدارەی بەغدا دەکات پێشتری چ مەرامێکی خراپیان هەبووە. بەڕێز دکتۆر کامەران ساڵایی مامۆستای زانینگەی شەڕۆڤەکاری سیاسی لێ بێگومان هەولێری گەلمە بوو. سپاس دکتۆر.